باش بزانن لە وڵاتی من ئەگەر قوقنووسی ژینایەک دەسووتێنن ژین کوژان و مەرگ دۆستان لە سووتوەکەی بە ملیۆنان مەحسای دیکەم باڵ دەگرن و دێنە ئاسمانی تێکۆشان. بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. بە خۆشحاڵیەوە دوای چەند حەوت و دابڕان لە بەرنامەکەمان ببوونێ ڕووماڵی ڕاستەوخۆی ئاخێزەکانی ڕۆژهەڵات هاتوونێتەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیدار و ڕابە. لە ئەڵقەی ئەم حەوتوەی بەرنامەکەماندا بینەری بابەتێک دەبن بە ناونیشانی مەرگی ژینا بۆتە هەوێنی شۆڕش لە نووسینی بەڕێز سەعید ئەمانی کە تایبەتە بە کوشتنی ناجوێرمێرانەی و مەزلومانەی مەحسا ئەمینی ناسراو بە ژینا لەلایەن گاردی ئێرشادی ڕژیمی ژەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە و کاریگەریەکانی لەسەر بوارە جۆرە کۆمەڵایەتیەکان. ناوبڕێک ببینین دێمەوەلاتان. مەرگی ژینا بووەتە هەوێنی شۆڕش. لە زۆر شوێنی دنیا گەلێک ڕووداوی دڵتەزێن بوونەتە هۆکاری ڕاپەڕین و شۆڕش و ڕووخاندنی دەسەڵاتە دیکتاتۆر و ملهۆڕەکان، لەوانە وەک نمونە سەرهەڵدانی شۆڕشەکانی ناسراوە بەهاری عەرەبی کە بەهۆی ئاگر لە بەخۆردانی لاوێکی بێکار بە ناوی محەممەد بوعەزیز لە وڵاتی تونسەوە سەری هەڵدا و تەختی دەسەڵاتی چەندین دیکتاتۆر و زاڵم و زۆرداری وەک دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە تونس، مسر، لیبی و یەمەنی ژێر و ژۆر کرد. مەحسا ئەمینی واتە ژینا لە سەفەرێکی تەفرێحیدا لەگەڵ بنەماڵەکەی لە شاری سەقزی کوردستانەوە چوون بۆ تارانی پایتەختی وڵات بۆ ئەوەی کەمێک باڵی بای بدات و وەک هەموو هاوتەمەنەکانی بە لە دەستپێکردنەوەی دەرس و زانکۆ و خوێندن شوێکی دابێت و بە دڵگەرمی پاش چەند ڕۆژی تر بشێتەوە و درێژە بە خوێندن و ئیشە ئاساییەکانی ژیانی ڕۆژانێ بدات. بەڵام لە تارانی پەیتەختی وڵاتەکەی بەرەو ڕووی تاریک ئەندیشە مەئمورکراوەکانی گەشتی ئێرشاد دەبێت و کاتێک دەبینن چاویان بەوە هەڵنایەت کچێکی مۆدێرنی شارستانی جوان و بەژن و زراب وێرانە کەمێک سەرپۆشەکەی ئەمڕۆیانە بەسەرداداداوە و وەک مرۆڤێکی شایی و متمانە بەخۆ سەربەرز و گەردەن فەراز ڕێدەکات. بیانوێ پێدەگرن و دەیبەن بۆ بەشی ئێرشادی ئێدارە و لە ماوەی دەست بەسەرکردنیدا بەڕادەیەک ئەزیەت و ئەشکەنجەی جەستەیی و دەرونی ئەدرێت زۆری پێناچێت گیانی لەدەست ئەدات. هەواڵی گیانبەختکردنی ناجوێرمێنانە و مەزلومانەی ژینان بەدەستی گەشتی ئێرشادی ڕژیمی کۆماری ئیسلامی وەک بۆمب دەتەقێتەوە و لە مۆدایەکی کووردا تەواوی کوردستان و ئێران و تەنانەت سەرتاسەری دنیاش دەتەنێتەوە. مەراسمی ئەسپەردەکردنی پەیکەری مەحسا ئەمینی بوو بە شانوێ دەربڕینی قین و نەفرەت و بێزاری لە دەسەڵاتدارانی کۆنەپەرست و دژەژنی کۆماری ئیسلامی و هەر لەوێدا چەخماخەی ڕاپەڕین و ئاخزێکی سەراسەری لێدرا و لە مۆدایەکی کووردا چەند مانگرتنی گشتی سەرکۆتوانە و خۆپیشاندانی گەورەی سەرتاسەری لە ئاستی کوردستان و ئێران و تەنانەت بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا بەدوا دەهات. بە کورتی ئەو ڕووداوە کۆمەڵگەی کوردستان و ئێرانی بردووەتە قۆناغێکی نوێوە و ئامادەتری کردووە بۆ گۆڕانکاریەکی بنەڕەتی تر لێکش بوارە جۆرەکاندا و لەوانە لە بواری هونەر و ئەدەبیاتدا بواری ژێر و ژوورکردنی دەسەڵاتی ستەمکارانی کۆنەپەرستیشی خۆش کردووە. خوێنی مەحسا بوو بە هەوێنی گیرسانی گەلێک خۆپیشاندان و ڕاپەڕین و بەرەنگاربوونەوەی ئاڵ و گۆڕخوازانە کە ڕێبەری و سەرکرداریەتیەکەی لەلایەن ژنان و لاوان و بە تایبەت کشانێکەوە ئاراستە دەکرێتکە سرودی ژن ژیان ئازادیان لەسەر زار و یان سەرپۆشەکانیان لەسەردا کردبووە ئاگریان داون یان بەسەر دەستەوە ڕایان دەوەشێن و کردویانەتە ئاڵا و پەرچەمی بزوتنەوە و خەباتێکی گەرم و گوڕ و سەرتاسەری ئەم قۆناغا. لاکەمی ئەم ڕاپەڕین و ناڕزایەتی دەربڕینانەدا گەلێک لە کچان و کوڕان و منداڵ و تازەلاوان چوونە ڕیزی گیانبەختکردوانی ئەم ئاخێزە جەماوەری و شکۆدارەوە و هەر کامە و بەش بە حاڵی خۆی بووە بە ڕەمز و هێمایەک. کاریگەری ئەم ئاخێزە مەزنەی دوای مەرگی ژینا ئەمینی و بۆ مەحکومکردنی کوژرانی مەزلومانەی لەسەر سلیبرتی و کەسایەتە ناودارەکان بە گشت لایەنەکان و هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەوە بە شێوازێک بووە کە مرۆڤ کاتێک سەیری پەیجەکانیان دەکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەست بە قۆڵایی و
گەورەی ئەو تەکان و شەکان و بوومە لەرزەیەی کە کۆمەڵگای کوردستان و ئێران و تەنانەت دنجیاشی هەژاندووە دەکەی. شاعران، هونەرمەندان، نووسەران، گۆڕانی بێژان و کەسایەتی خاوەن هەڵوێستەکان هەر کەسە و بە شێوازی خۆی هەوڵگانداوە بۆ دژایەتیکردنی ژنایەتەکانی کۆماری ئیسلامی کاردانەوەیەکی هەبێت. ناڕزایەتی دەربڕین لەلایەن ئەو کەسانەوە لەم چەندەیە دوایدا بێوێ نەبووە و لە زۆربەی بوارەکاندا ئاڵوگۆڕی بەرچاوی دروست کردووە. لەوانە بەڕوونی هەست دەکرێت کە لە بواری هونەری و ئەدەبیەوە ئێستا ئێمە چوینەتە قۆناغێکی تایبەت بە سەردەمەکەمانەوە و شاهدی سەرهەڵدانی شێوازێک لە هونەر و ئەدەبیاتین کە مۆرکی ئەم قۆناغی پێوە دیارە. بەرهەم ناتوانێت بە ئێرادە یان بە داخوازی کەسێک بە شێوەیەکی کامڵ و سروشتی شکل بگرێت. ئەو لە قوڵایی هەستی شاعر و هونەرمەندەوە لە ساسەکانی هەڵچوون و گرژی و کردەوەیدا سەرچاوە دەگرێت و هەڵدەقوڵێ. دەبێ بابەتێکی تایبەت کە ناخی سمی وە هەژاندبێتی، وەک ئەو بەرهەمانەیە کە ڕووداوەکانی ئەم دوایە هەوێن و هاندەریان بووە. شاعر یان هەر بەرهەمێکی تری ئەدەبی و هونەری بەشێک لە ئەندیشە و ئاتفەی مرۆڤەکە بە شێوەی سەرشار و لە قاڵەبی گۆنجاودا کە بتوانێ ڕاگەیەنەر و شاهد و دەرخەری ڕوودا و ئەزمونەکان بێت دەردەکەوێت. شاعری خاوەن هەڵوێست و بەتوان کاک فریدون ئەرشەدی دەنووسێ: خوێنەکەت نامرێ، خوێنەکەت تکایە سەر گەمەی کۆتران، بوو بە گەڕ ڕژایە نێو دڵی خەباتی خیابان. خوێنەکەت نامرێ، دەبێتە مشتێکی گرمۆڵا، دەبێتە هەوێنێک بۆ قینی پیرۆز، بۆ ئێرادەی تۆڵە. لە شعرێکی دیکەدا دەڵێ: چ ناوێک شیاوی جوانیتە؟ لە ژینا زیاتر چ ناوێک شیاوی جوانیتە؟ شەقامێک نەماوە بێ هاوار ناوت نەخرۆشێ. دنوشمێک نانووسرێ کۆتری خوێنی تۆ لە ڕەنگیە نەگمنێ. لە کۆچت بەم ناوە ئاسۆ ئاوێتەی خەونێکی ئەرخەوانیە. بەم پێ بوو شاعرێکی ڕئالیست پەیوەندی شعر و ئەدەبیات لەگەڵ ژیاندا پەیوەندێکی ڕاستەوخۆ و دەرونیە. شاعر و هونەرمەند کەسێکە کە شعر و بەرهەمەکەی تێکەڵ ژیانی کردووە و لەگەڵی ژیاوە و هەر لەوەیەوە سەرچاوی گرتووە. شعر و بەرهەمی هونەری بە واتای جوانی ناسی لە پەنا و پەسێودا ژیان بەسەر نابات، بەڵکو لە هەلومەرج و شوێنی کۆمەڵایەتی وەک ئێستا و بە تایبەتی تەئسیراتی تاکە کەسیەوە سەر هەڵدەدا. بەم واتایە بە تایبەتی شعر نووسینێکی لە ڕووی ئارەزوەوە نییە. شعر دابینکەری پێداویستیەکی گرنگی دەرونیەکە شاعر و خوێنەر لە دەوری ئەزمونێک و تیشکێکی تایبەت کۆ دەکاتەوە. هونەر و ئەدەبیات وەک یەکێک لە قەوارەکانی وشاری کۆمەڵایەتی و بەشێک لە ڕووبەنایەکی سیاسی کە زادەی وجودی کۆمەڵایەتیە، دۆر و نەخشێکی کارامە و کارای لە ڕەوتی گەشەی کۆمەڵ و ئاڵوگۆڕەکانیدا هەیە. هونەر و ئەدەبیاتی دواکۆتوانە لە ڕێگەی چەواشەکردنی جەماوەرەوە یارمەتیدەری توکمە و تونند و تۆڵکردنەوەی نزمی کۆن و پەرەپێدان و بژاندنەوەی پەیوەندی و مناسباتی کۆمەڵایەتی بەسەرچوو دواکۆتوانەیە. لە حاڵێکدا کە هونەر و ئەدەبیاتی شۆڕەشگێرانە بۆ جەماوەری وشیار و ئینقلابی و خەبەر هاتووی خەڵک ڕۆڵی چەکێکی بەهێز دەگێڕێ کە بەر لەوەی بواری هاتنە ئارەی ئاڵ و گۆڕ و شۆڕەش ڕەخسابێت، لە ڕوانگەی بیر و بۆچوونەوە شۆڕەش دەکاتە زەرورەتێکی حیاتی و بەستێنی بۆ خۆش دەکات و لە جەریانی شۆڕەشدا خۆی دەبێتە بەشێکی پێویست و گرنگی بەرەی گشتی و هەمەلایەنەی. لە دەرونی هەموو کۆمەڵگا چینایەتیەکاندا بەردەوام کێشە و ململانێ لە ئارادایە. دیارە هۆکاری ئەم کێشمەکێش و تێکەڵچوونانەش بریتین لەوەی کەمینەی خاوەندەسڵات و پلەپایەکان بۆ پاراستنی ماف و بەرژەوەندیەکانیان دەیان هەوەی هەلومەرجەکە پارێزراو بێ و هەر چەشنە ئاڵوگۆڕێک ڕاستای دژ بە بەرژەوەندەکانیان دەبینن.
لە بەرامبەریشدا زۆرینەی بێبەش و زۆر لێکراو بۆ ئەوەی ئاڵوگۆڕێک بەسەر ژیان و بەڕێچوونیدا بێت حەزی لە ئاڵوگۆڕە و بە پیرەویە بەدەچێت. بۆیە لە خۆڕانیە لەمەوەدا کورتەدا ئێمە شاهدی ئەم قەبارەیە لە بەرهەمهاتنی شێعر و سرودی شۆڕشگەرانە و ئاڵوگۆڕ خوازانین لەبەر ئەوەی کۆمەڵگا و سەردەمەکە خوازیاریەتی و وەری دەگیرێت. نووسەران و هونەرمەندانی ڕئاڵیست و واقعگەرا خۆیان لە ڕێکەوت و تەسادەف بە دوور دەگرن و وەسفکردنی شتەکانی دەوروبەری خۆیان لەسەر ئەو بناغەیە بنیاد دەنێن کە هەر دیاردێکی سروشتی و مێژووی شوێنی خۆی لە نێو زەنجیرێکی بێ ئەژماری مەرج و هۆدا دەبینێتەوە. ڕئالیزم نواندنی ژیانە بۆ جۆرێک کە هەیە، بەڵام ڕئالیزمیش دیاردە ڕەواڵەتیەکان و دیاردە لە ڕووەکان لە جێگای ڕاستەقینەیان دادەنێ. ئەنگێڵس دەڵێ سەرکەوتنی ڕئالیزم سەرکەوتنی ڕاستیە بەسەر خەون و خەیاڵدا. هەر هۆنەر و ئەدەبیاتێک ئاوێنەی سەردەمی خۆیەتی. ساڵەکانی ئاخر و ئۆخری سەدەی هەژدا پێویستێکی مێژووی بوو وەلانانی سنەتەکانی ڕێبازی کلاسیک کان وێنەری ئەشرافیەت و نیزامی ئاغا و دەرەبگایەتی بوو. وایە ئەدەبیاتی ئەم قۆناغەش لە وڵاتی ئێمە دەکرێت ببێتە خاوەنی ئەو تایبەتمەندیە. با لێرەدا گوێ بدەینە دیکنەمەی بەڕێز شەعری شۆڕژگەر کاک ئەحمەد بازگەر دەگەڕینەوەلاتان. بۆ ژینە کوشتیانی زۆر بێڕەحمانە کوشتیانی شارەزاکانی خوێن ڕشتن بێڕەزاکانی ژن کوشتن کوشتیانی زۆر بێڕەحمانە کوشتیانی دێوەزمەکانی دەسەڵات داپڵۆسەرەکانی وڵات دەیڵەمەوە دیسانەوەش دەیڵەمەوە گوێی من بە خەبەری ئەو ژن کوشتنە ڕانایە دەیڵێمەوە دیسانەوەش دەیڵێمەوە دڵم سەرڕێژە لە خەمی چیژەکانی وەک مەحسایە زوانەکانی وەک ژینایە. بازگەر 17 سپتەمبری 2022. بەواتایکی تر لە قۆناغی شۆڕشی گەلانی ئێران ڕەوتی هونەر و ئەدەبیاتی ئازادی خوازانە پێشڕۆ و کرێکاری لە سەرەتای ساڵی 57ەوە بە شێوەیەکی هەستپێکرا و سەری هەڵدا و سەرەتاکانی بەڕوونی دەرکەوت، بەڵام زۆر زوو کۆماری ئیسلامی بەری پێدەگرێ و سەرکوتی دەکات. ڕووداوێک کە کەم و زۆر تا ئێستاش بەردەوام بووە. لە دوای شۆڕشی ساڵی 57ەوە کە فەزاکە هاوشێوەی ئێستا ئاڵوگۆڕی بەسەردەهات بوو، لە پاڵ هەر میتینگ و کۆبوونەوەیەکدا هەوڵێکی بەرین بۆ پێشکەشکردنی هونەر و ئەدەبیاتێکی شۆڕژگەرانە و ڕزگاری خوازانە و پێشکەوتن خوازانە و ڕوو لە زەحمەتکێشان دەدرا. ئەم هەوڵانە دوو ڕێبازی تێتا دەبینرا کە یەکێکیان بەڕوونی دیار بوو ئەدەبیاتێکی بەتەواوی کلاسیکی کۆن و ناسیۆنالیستی بوو کە براوی باش و بەرچاویشی بوو. لەناو ئەو بزووسنەوە بەرینە جەماوەریەدا و ئەوەی دیکەیان ئەدەبیاتی تازەتر و بە تەواوی جیاواز لەگەڵ ئەوەی دیکەدا بوو وا دەیەوێست پەرەپێدەری شێوەیەکی تر لە ئەدەبیات بێت. ئەم دوو ڕەوتە هەر لە پاییزی ساڵی 57ەوە دەبینان. ئەگەر شعرێکی سەر بە ڕەوتی پێشوو بخوێندرایەتەوە، حتمەن لە پاڵیدا شعرێکی کرێکاری و زەحمەتکێشی دەخوێندرایەوە. شعرەکانی قانەق ئەوانەیە وا لە پەیوەند لەگەڵ هەلومەرجێ ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا بوون، کرانە سرود و لە ماوەی چەند مانگدا بە ڕادەی 40 تا 50 ساڵی ڕابردووی خوێندرانەوە و کەوتنە سەرزاران. لەم قۆناغەشدا دەبێ هەوڵ بدرێت شاعران و هونەرمەندان پەرەپێدەری هونەر و ئەدەبیاتێک بن کە وەڵامدەرەوەی ویست و داخوازیەکانی خەڵکی ڕاپەڕی و بزووسنەوەیەک بێ کە سەرتاسەری وڵاتی داگرتووە و تینویەتی خوازیارانی بیستنی شعر و سرود و بابەتی پێویست بە داخوازی و ئامانج و ئارمانی بزووسنەوە بشکێنێ. ئەو سەردەمەش وەک ئەم قۆناغا بەهۆی لە ئاداردابوونی بزووسنەوەیەکی زیندوو و بەهێزی جەماوەری و درێژەی ئەم بزووسنەوەیە و حضوری ڕەوتێکی چەپ و کۆمۆنیستی بەهێز لە کوردستاندا ئەم گرایشە گەشەی سند و هەڵیدا و هەرچی دەهات پتر خۆی لە ڕەوتەکانی تری پێشخۆی دوور دەخستەوە و توانی وەڵامی بەشێک لە نیازەکانی ئەو بزووسنەوەیە بداتەوە. وەڵامی خودی بزووسنەوەکەش کاردانەوەی لەسەری بوو.
سرودی ئینتەرناسیۆناڵ لە نیاز و کاردانەوەی بزووسنەوەکەوە سەری هەڵدا و سرودی یەکی ئایاریش هەر بەم شێوەیە و بەرەبەرە بەم جۆرە لە ماودای 10 تا 15 ساڵی دوای شۆڕشی 57ەوە ئەدەبیاتێک بە ناوەڕۆکێکی کرێکاری و زەحمەتکێشیەوە و بە ئەدعای کرێکاری و زەحمەتکێشی بوونەوە شکڵی گرت. دەبینین لەم سەردەمەشدا سرودەکەی شێربین حاجیپور دەبێتە وێردی سەرزاران و بە واتایەک سرودێکی دیکەی ئینتەرناسیۆناڵ. ئێستا و لەم قۆناغەدا سەرنج بدەین دەبینین ئەم ئاخێزە گشتی سەر تاسەری و لێ بڕەوانەیە بە ڕادەیە کاریگەری لەسەر چین و توێژە جۆراوجۆرەکانی کۆمەڵگا داناوە ئیزنمان پێ ئەدات بڵین بەرەبەرە خەریکە دوای ماوەیەک وێستان و هێوەربوونەوەی بەرهەمەهاتنی هونەر و ئەدەبیات بە ناوەڕۆکی بەرگری ڕاپەڕین خوازانە و شۆڕشگرانەوە شاهدی زیندوو بوونەوە و گەشەکردنی جۆرێک لە هونەر و ئەدەبیاتین کە تێم و ناوەڕۆکەکەی لەگەڵ ئەوەی تایبەتمەندی سەردەمەکەی خۆی پێوەیە بە تەواوەتی ئازادی و یەکسانی خوازانە و شۆڕشگرانەیە. کەمتر وێنەکێش، شاعر، نووسەر، هۆنەرمەند و یان گۆرانی بێژێکی خاوەن هەڵوێ شک دەبەی هەوڵی نەدابێ بەرهەمێکی نوێ و شۆڕشگەرانە بەرهەمهێنێ. ئەمە زۆر جێگای خۆشحاڵی و هێوا بەخشە. با بە هەوڵی هەموو لایەکمان گەشەی زیاتری پێ بدەین. برای توی کوچه رقصیدن، برای ترسیدن به وقت بوسیدن، برای خواهرم، خواهرت، خواهرامون، برای تغییر مغزها که پوسیدن، برای شرمندگی، برای بیپولی، برای حسرت یک زندگی معمولی، برای کودک زباله‌گرد و آرزوهاش، برای این اقتصاد دستوری، برای این هوای آلوده، برای ولیعصر و درختای فرسوده، برای پیروز و احتمال انقراضش، برای سگهای بیگناه ممنوعه، برای گریه های بیوقفه، برای تصویر تکرار این لحظه، برای چهره ای که میخنده، برای دانش آموزا، برای آینده، برای این بهشت اجباری، برای نخبه های زندانی، برای کودکان افغانی، برای این همه برای غیر تکراری، برای این همه شعارهای تو خالی، برای آوار خونه های پوشالی، برای احساس آرامش، برای خورشید پس از شبای طولانی، برای قرصای اعصاب و بیخوابی، برای مرد میهن آبادی، برای دختری که آرزو داشت پسر بود، برای زن زندگی آزادی، برای آزادی، برای آزادی، برای آزادی. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.